دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز نەهرۆ ڕۆنزی ئەندامی لیژنەی نەوتوغاز لە پەرلەمانی عێراق. بەڕێز نەهرۆ ڕۆنزی سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. ئایا هەناردەی نەوت بەم نزیکانە یاخود با بڵین لە نیوەی یەکەمی ئەم ساڵ چاوەڕێیەکرێت دەست پێ بکاتەوە؟ زۆر سپاس بەڕێز. ئەوەی ئێمە دەبینین کە بە بەردەوامی تابعەمان کردێ لەگە وەزارەتی نەوت و لە هەمان کاتدا ئەو جم و جۆڵانەی کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەفدی هەرێمی کوردستان کرێتن لەگە حکوومەتی بەغدا تاوەکو ئێستا چەندین لێژنەی هاوبەش پێکاتوە. پێشتر لە مانجی یەکەوە 5 لێژنە پێکات بوو، ئەمەش ئێستاش لە 24 دوو لێژنە پێکاتیا بە هەماهەنگە. یعنی ئەم لێژنەیە لە ڕایەن جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە محەممەد تیمیمیەوە تشکیل کرا کە وەفدی هەرێم بەش ئەندامی تێدا لە دوو لێژنێکی فەنی و لێژنێکی ڕقابیە. ئەمانە کار دەکەن بۆ ئەوەی کە راپۆرتێکی پێشکەش بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بکەن محەممەد شیع سوودانی کە باس لەوەی بکاتن گۆژمەی دەرهێنانی نەوت و گواستنەوەکەی و هەناردەکردن دووە ئەو وەبەرهێنانی کە کۆمپانیەکانی ئەجنەبی لە هەرێمی کوردستان کار دەکەن راپۆرتەکە بێ بکەن دوا بڕیار بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق. ئەمە لەلایەکەوە کە لە ڕووی ڕسمیەوە فەرمیەوە کە ئەم لێژنانە پێکاتیان، بەڵام کە بۆچوونی ئێمە بۆ ئەم بابەتە ئەمن یعنی بەس بە حالی خۆم دووری ئەزانم ئەم بابەتەکە لەبەرەوەی ئەمە لە 25 سێەوە تاوەکو ئەمڕۆ ئەگە برین بە زیاتر کە جددی بن حکوومەتی عێراقی بۆ ئەوەی کە هەناردەکردن دەست پێکردەوە دوا 5 مانجی ئەخیرە کەسی تاوەکو ئێستا پێشی تقریبن 10 ڕۆژ لێژنە پێکاتیتەوە کە دیسان بگاتەوە نقطەی سفر و راپۆرت پێشکەش بکاتن. ئەمەش زۆر هۆکاری هەیە. یەک لە بابەتانە کە ئەو یعنی هۆکارانەیە کە حکوومەتی عێراقی بەڕاستی هیچ پێویستی بەوەی نیە کە نەفتی هەرێمی کوردستان بە ینی دەست بە هەناردەکردنی بکاتەوە لەبەرێ ئەو بڕە نەفتێک کە لە هەرێمی کوردستان ئەدرا لە زمنی مادەی یەکی بودجەی عێراقی باس لەوەی کرابوو کە مادەیەک بە دەبێ ڕۆژانە حکوومەتی عێراقی 3 ملیۆن و 500,000 بەرمیل هەناردە بکاتن کە لەمە لەگەر 400,000 بەرمیلی هەرێمی کوردستانی لەگەردا بوو کە ڕاوەستا لە هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی لە بەسرا تەعویزی کردەوە کەواتە ئەو بڕێی کە حکوومەتی عێراقی کە لێیسوو لە بەسرا تەعویزی کردەوە کەواتە حکوومەتی عێراقی لە ڕووی بودجەوە لە ڕووی موازنە لە دوی داهاتی حکوومەتەوە هیچ کێشەیەکی نەبووە. بەڵام ئێستا ئەگەر بێت و حکوومەتی عێراقی زۆر جددی بی لە ئەوەی کە هەناردەکردن دەست پێکاتەوە لە حکوومەتی عێراقی لە هەرێمی کوردستان ئەبێ لە بەغدا ئەم ئینتاجەی کەم بکاتەوە لێ دیسان باسەکەم لەبرێ سەقفی ئێمە عێراق دەبی 3 ملیۆن و نیو زیاتر نەبیتن. کەواتە ئەم بابەتانە زۆر ئەوە هەیە لە هەمان کاتدا یەک بابەتی خاڵی زۆر گرنگ کە من لۆتان باز بکەم کە بەپێ ئەو داتانە یان بەپێ ئەو زانیارانی کە هەیتمان ئێمە لە ناو وەزارەتی نەوتی عێراقی باس بەوەی دەکرێتن کە حکوومەتی تورکیا ڕۆژانە واتە دزا ینی سزا دەداتن حکوومەتی عێراقی بۆ ئەوەی کە ئەم لە ڕێگەی بۆڕی نەوتی تورکیا ناڕواتن. ئێستا نەک پلانەکەیەوە بە دۆکیومنت لاما کەوا لێژنە پێکاتێ لە فەنیەکانی وەزارەتی نەوتی عێراقی لەگەر چەندین لێژنەکانی کە بە نەفتی شیمال و بە وەکیلی ئستیخراج و ئەوەی مۆزوعی ئنبوو بشتیها ئەو بۆڕیەی کەونی پێشتر لە مووسڵ هەبوو بۆ بەغدا بەپێ ئەو دۆکمنتەوە کار لەسەر دەکەن ئەوە تەفعیل بکەن. ئەگەر بێت ئەوە تەفعیل بکەن بە هیچ شێوەیەک پێویستی بەوەی نییە ئەم لە کۆر ئەم کێشەیەش دەبیتەوە کە ئەگەر بێت و لە تورکیا ئەو بتن هەموو بابەتەی کە ئێمە باسیەکەم عێراق و هەرێمی کوردستان سیاسیە ئەتوانین بڵێن بەشێکی پەیوەستە بەوەی کە نەک تەنها ئەوەیە کە عێراق بێ بە شنەوتی خۆی کەم کاتەوە لەوەی هەناردیەکە بۆ پێیاندامی ئۆپیکە ناتوانێت لە 3 ملیۆن و نیو زیاتر هەناردە بکات لەگەڵ ئەوەش گرفتی لە نرخی بەرهەمهێنان هەیە. بەڵێ با هەردووکە وەڵام بدەمەوە. یەکەمیان یەک لە بابەتەکان ئەوەیە کە ئەوەی کە خاڵی کە باست کرد ئەگەر بێت و نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکرێتەوە هەناردەکردنی ئەبێ حکوومەتی عێراق
ئینتاجەکەی کەم بکاتەوە. ئەمە خاڵێکی کە لە هەمووی گرنگترە خاڵە ئەمن ئەوەی کە ئێمن ئەیبینم بڕیارێکی سیاسیە لە وڵاتانی دراوسێ لەگەر بەعزێک جیهاتی کە لە ناو ئیتاری تەنسیقینە ئەم بڕیارەیاندا بۆ ئەوی بتوانن کە تاپیان بکرێتن لە قوارەی هەرێم بدەن. ئەوە شتێکی ئاشکرا بەڕوون و ئاشکرا کاری لەسەرەکەن. ئەمە دوو بێتونە باسی ئەوەی بکەین گۆژمەی دەرهێنانی نەوت کا قوربان گۆژمەی دەرهێنانی نەوتی هەرێمی کوردستان ئەبگاتە $24 کەچی ئەبسە چشت لە عێراق واتە لە مناطقی شیمالی منطقەی کە نفتی شیمالی پێرن محافظەی مووسڵ پێرن لە گەیارە $35 لە میسان $22 بەڵام ئەمانە هەمووی ئەگە کۆی بکەوە تقریبا 800,000 بەرمیلە کەچی لە بەغدا لە بەسرە عەفوم $4 ئەگەر گۆژمەی لێک بدەیەوە ئەم $35 و $20 و $18 و بەعزێک $34 کە ئینتاجی کەمە لە بەسرە ئینتاجەکە زۆرە کە $4 کۆی گشتی عێراق ئەبێتە $6.7 ئەگەر بێت و ئەو بەشەی هەرێم کە ئەو هەڵایان کردووە گە بیان و نەبیتن بەشی ئەو 400,000 بخەنە سەر تا سەری دەرهێنانی نەوتی عێراقی گۆژمەی نەفت دەرهێنانی نەفت لە عێراق ئەبتە $7.90. بەڵێ هۆکاری ئەو نرخە لە چیە لە کوردستان $4 لە بەسڕە $6 ئەمە بۆ چێگەڕێتەوە؟ قوربان لەبەرەوە بەپێ ئەو مووقعی جغرافیەی کە هەرێمی کوردستان منتەقەیەکی شاخاویە ئەوە خاڵێکیش ئێمە ئەو کۆمپانیانە هاتووە تازە بابەتەکە کەشف کرایە و کۆمپانیات هاتووە کاریان لێکردێکێتی ئەوان لە زمانی حکوومەتی ڕژێمی باسەوە ئەم شوێنانە هەیە کەەوە بە ملیارها $، سەرفیان کردووە بۆیە تازە یعنی کولفەکەی ئەمە بەو شێوازەیە. یەک نمونەش یەک مۆزوعی زۆر گرنگە بدەن کە توانی حکوومەتی عێراقی توانی 400,000 یەک لە مەلەفەکانی فەسادی کە لە عێراق کە زۆر یعنی خەتێکی نازم قووەتێکی خارقی هەیە مۆزوعی گەیارە $35 کولفەیتی نفتەکەی نفتێکی قورسە واتە بە بڕیەکان هەناردە ناکرێ بە سیارای بە حەوضیات و خەترێلەکانی نەوتی هەناردە دەکرێتن لە ڕێگاوە بۆ بەسڕە ئەمەش کولفەی بۆ یەک بەرمیل $20,000 ئەگاتە بەسڕە کولفەی یەک بەرمیل بە $50. ئەم نەفتە مواسەفاتی کەمترە $10 کەمتر ئەفرۆشرێ واتە زۆر $4-5 ئەمینێتەوە بۆ حکوومەتی عێراقی بابەتە توانی 400,000 بەرمیلی حکوومەتی هەرێمی کوردستان تەعویزکە نەیتانی ئەو مەلەفە فەسادەی قەپات بکاتن کە 30,000 بەرمیلە ڕۆژانە کە یعنی ئەگەر بێت و بەس بیگۆڕی بە شوێنێکی کە تەعویز بکاتن ساڵانە $1 ملیار کەچی ئێستا $3 ملیۆن قازانجەکەی بابەتی زۆر گرنگ هەیە لێروکانە خەرک ئەگە بمانێ باسی لەسەر بکەم. بەڕێز نەهرۆ ڕۆنزی ئەنجامی لیژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق لە بەغدا و لەگەڵماندا بووی زۆر سوپاس بۆ کاتێ بێمەتاندا.